ناسیۆنالیزمی دوورمەودا کۆمەڵێک ئایدیۆ و مێتۆدی تایبەتن کە خەڵکانێک لە جوغرافیایەکی جۆرواجۆر پێیەکەوە گرێ ئەدات بە سەرزەوینێک کە خاکێ پیرۆزیانە. ئەو هەنگاوانە کە دانیشتوانی هەندەران بۆ خزمەتکردن بە نەتەوەی خۆیان و سەروەری گەلەکەیان دەیکەن دەچێنە خانەی نەتەوە باوەریە دوورمەودا. ناسیۆنالیستەکانی دووردەست وەکو هەموو جۆرەی دیکەی ناسیۆنالیست لەو بڕوایەدان کە نەتەوەیەک بوونی هەیە پێک هاتوو لە گەلێک کە مێژوو و شۆناس و خاکێکی هەوبەشیان هەیە. جێوازیە ئەم مۆدێلە نەتەوە بڕوایی لەگەڵی ئەوانی دیگە ئەوەیە کە سنووری جوگرافیایی بۆ ئەم کەسانە پەیوانە نییە و هەر کەسێک لە هەر گوشەیەکی ئەم جەهانە دەتوانێت بە بێری چاکۆ و گوتەی چاکۆ و کردی چاکە خزمەتی خاک و گەلی خۆی بکات. دیاسپۆرای کوردی پێویستە بە گرنگی بڕوانێ بە ئەم جۆرە ناسیۆنالیزمە و بە لە یەکنیزک بوونەوەی نەو یەکتر لە چوارچوبەی توڕێکی گەشتگیر بە دواتر نزیکی لە نیشتیمانەدایک ببێتە نوێنەری بوشایی دەوڵەتی کوردی لە وڵاتان و هەوڵ بدات بە فەرمیکردنی خۆی لە قالبێ دامازرا و مواسسات هەنگاو بەرەو دروستکردنی لۆبی هەڵگرێت. لۆبیەکی کوردستانی دەتوانێت دەزە بکاتە نێو دەستگای حکومیە وڵاتان و هەروەها ڕێی گشتی جەماوەر بۆ پەیناسەی کورد، پەیناسەی کوردستان و مافی سربەخۆیی و سەروەری نەتەوەیی کورد و لە ڕێگای قوڵکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتی و سیاسیەکان ڕێگا خۆش بکات بۆ بە یاساییکردنی پرسی کورد و فۆرماسیۆنی قەوارەیەکی کوردستانی.